ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زنجیرەی کتێبی دەنجی کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواش بکەوە. نووسینی جۆنەتان بەرگمان، ئارۆن سامز، وەرجێڕانی لە ئینگلیزیەوە هیمداد عەبدولقەهار محەممەد، دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاوی کردوتەوە لە ساڵی 2022. پێشەچی نووسەران بەشی دووەم. بەیانیەکی خۆش و دڵڕفێن لە پاییزی ساڵی 2010 لە کۆلۆرادۆ لە ڕێگا بووم بەرەو وودلاند پارک بۆەوەی سەردانی پۆلی 2 مامۆستا بکەم لە قوتابخانەی ناوەندی وودلاند پارک. ئەم 2 مامۆستایم لە ڕێگەی ئۆنلاین دەناسی و پێشتر ڕوبەڕوو نەمدیتبوون. بۆ یەکەم جار لە ساڵی 2007 بە شێوەی ئۆنلاین جۆن بەرگمان و ئارۆن سامزم ناسی، بەڵام بە وردی و دیاریکراوی لە بیرم نییە یەکتر ناسینەکەمان چۆن بوو. هەر ئەوەندە دەزانم من بەدواداچوونم بۆ ئەو شێوازی بەرەواژە دەکرد کە ئەوان لەوانەکانی کیمیا بەکاریان دەهێنا. منیش وەک مامۆستایەکی بیرکاری پێش و ئێستاش وەک بەرپرسی تەکنەلۆژیا لە قوتابخانەکەمان بینیم ئەو هەواڵە لەگەڵ هەوڵەکانمان دەگونجێ بۆ دۆزینەوەی باشترین بەکارهێنانی تەکنەلۆجیا بە مەبەستی پڕکردنەوەی پێداویستیەکانی مامۆستایان و قوتابیەکانمان. دەستم بە خوێندنەوە کرد لەبارەی ئەو شێوازە نوێیە و چەندین جار لەگەڵ جۆن و ئارۆن بە شێوەی ئۆنلاین پەیوەندیمان هەبووە بۆ ئەوەی باس لەلایەنە بەهێز و لاواز و سوود و زیانەکانی ئەم شێوازە بکەین. هەر لە سەرەتاوە ئەوان ڕایانگەیاند کە هەموو وەڵامەکانیان لەلا نییە. ئەوان زۆر ڕاشکاوانە قسەیان دەکرد لەبارەی ئەو شوێن و لایەنانەی کە تێیدا شێوازەکە بە باشی کاریگەری هەبووە و ئەو جێگایانش کە باش نەبوون و خۆشیان بەردەوام پرسیاریان دەکرد بۆ باشترکردنی شێوازەکە. لە کاتێکدا پەروەردە بە دۆخێکی سەختدا تێدەپەڕی ئەو کارە زۆر دڵخۆشکەر بوو. لە کۆتاییدا برایەن هاتاک کە مامۆستای بابەتی کیمیا بوو لە قوتابخانەکەی ئێمە بڕیاریدا دەست بە جێبەجێکردنی شێوازی پۆلی بەرەواش بکات. ئێمەش بە هاوکاری و هەماهەنگی زۆر لەگەڵ جۆن و ئارۆن لە دوورڕا هەوڵماندا بزانین چۆن دەتوانین بە باشترین شێوە ئەو کارە ئەنجام بدەین. چەند باش دەبوو ئەگەر لەو کاتەدا ئەو کتێبەش لەبەردەست بووایە. هاوشێوەی جۆن و ئارۆن ئێمەش لەو ئەزمونەدا لە سەرکەوتن و ئالنگاریەکاندا زۆر شتی نوێ فێر بووین. کاتێک لە پاییزی ساڵی 2010 دووبارە دەستم کردەوە بە گوتنەوەی بابەتی جیاکاری سەرباری ئەرک و بەرپرسیارەتی بەشی تەکنەلۆژیای زانیاری لە قوتابخانەکەمان کە بەهۆی کەمی بودجە دەبوو زیاتر لە ئەرکێک بە هەر کارمەندێک بسپێرین، تێگەیشتم بۆی بتوانم بە شێوەی تایبەتی خۆم ئەو شێوازە بەرەوازە جێبەجێ بکەم. پێویستە زیاتر لەبارەی ئەو شێوازی فێربوونە بزانم، ئەویش لە ڕوانگەی ئەزمموی جۆن و ئارۆن. بۆیە داوام کرد ئەگەر بتوانم سەردانیان بکەم و بچم بزانم لە پۆلەکانیان چی ڕوودەدات. هەرچەند هیچ کتێبێک هێندەی سەردانیکردن بۆ ناو پۆل سوود بەخش نییە، بەڵام خۆ هەموو کەسێکیش هێندە نێزیک نین دەرفەتی سەردانیکردنیان بۆ بڕەخسێ. بۆیە دەتوانین بڵێین ئەم کتێبە دووەم باشترین شتە لە دوای سەردانیکردن. ئەم کتێبە پەنجەرەیە کە بەڕووی پۆل و وانەی بەرەواش کە لەلایەن دوو پەروەردەکارەوە نووسراوە وەک هەوڵێک بۆ دۆزینەوەی وەڵامی ئەم پرسیارە: ئاخۆ چ شتێک باشترینە بۆ قوتابیانی پۆلەکەمان؟ هەرچەند ئەوان کێشەیەکی ئەوتۆیان نەبوو لەگەڵ شێوازی باوی وانەوتنەوەکی خۆیان، بەڵام دڵنیاش بوون کە دەتوانن باشتر کارەکانیان ئەنجام بدەن. شێوازی پۆلی بەرەواش وەک هەر بیرۆکەیەکی تری پەروەردەیی لە پێداویستی قوتابیانەوە سەرچاوی گرتووە. ئەم کتێبە گوزەرێکە بە گەشتی ئەو دوو مامۆستایە هەر لە هەنگاوە سەرەتایەکانی هەوڵدان بۆ بەرەواشکردنەوەی پۆل و وانەکانیان تاکو ئەو دەمەی کە ئێستا باشترین شێوازی خۆیان ناوی لێنراوە شێوازی بەرەواژی تەواو. ئەم کتێبە دەرخەری گەشەسەندنی شێوازی بیرکردنەوەی ئەو دوو مامۆستایەیە. ئەوان تەنها باز لەلایەنە باش و سوودبەخشەکانی ناکەن، بەڵکو تیشکیش دەخەنە سەر ئەو لایەنانەی تێیدا سەرکەوتوو نەبوون و بە دڵی ئەوان و قوتابیەکانیش نەبووە. ئەوان دەیانەوێت ئێوەش لە هەڵەکانی ئەوان فێر بن و هەڵەی خۆتان بکەن و دواتریش بەشی بکەن لەگەڵ کەسانی تر لە بوارەکە تا شێوازەکە بەردەوام باشتر و باشتر دەبێت. لەم کتێبەدا جگە لە باسکردنی هۆکارەکانی هەڵبژاردننی ئەو شێوازە و
بۆچی پێیان وایە لە بەرژەوەندی قوتابیاندایە بە شێوەی هەنگاو بە هەنگاوی پراکتیکی باز لە شێوازەکە دەکەن بۆ ئەوانەی بیر لە جێبەجێکردنی ئەو شێوازە دەکەنەوە لە پۆل و وانەکانیان لەگەڵ ئەو پرسیار و لایەنانەی کە پێویستە ڕەچاو بکرێن. جۆن و ئارۆن باس لەوە دەکەن چۆن شێوازی بەرەواژی تەواو هاوکاری قوتابیان دەکات ناوەڕۆکی وانەکان باشتر فێربن و بە شێوەیەکی گشتی وا دەکات قوتابیان ببن بە فێرخوازێکی باشتر. لە ڕێگەی ئەو شێوازە قوتابیان نەک تەنها نمرەکانیان بەرز دەبێتەوە بەڵکو فێربوون و تێگەیشتنیان لە چەمکەکانی کیمیا دەچێتە ئاستێکی قوڵتر. هەروەها ئەو دوو مامۆستایە باس لەوەش دەکەن کە چۆن ئەم شێوازە وا دەکات کارلێکی مامۆستا و قوتابیان زیاتر بێت و پەیوەندە کەسەکان دەباتە ئاستێکی باڵاتر و بەهۆی ئەو شێوازەش قوتابیان فێربوونیان بە کەسی دەکەن. بۆ ئەو کەسانەی دەیانەوێت وانە و پۆلەکان بەرەواژ بکەنەوە و ئاشنایەتی زیاتر لەبارەیەوە پەیدا بکەن لە ڕێگەی ئەم کتێبەوە جۆن و ئارۆن وەڵامی چەند پرسیارێکی گرنگ دەدەنەوە، لەوانەش بۆچی بەرەواژکردنەوە، چۆن وانەکانمان بەرەواژ بکەینەوە. ئەوان یارمەتیت دەدەن بۆ ئەوی بڕیار بدەیت ئاخۆ پێویستە تۆ وانەکەت بەرەواژ بکەیتەوە یان نا، چونکە ڕەنگە هەموو کەس ئەو پێویستیی نەبێ و ئارەزوو نەکات. هەروەها ئەگەر بڕیارت دا وانەکانت بەرەواژ بکەیتەوە ئەو کتێبە چەندین کاتژمێر کات بۆ خۆت و قوتابیەکانیشت دەگەڕێنێتەوە. مەبەستمەوە نییە کارێکی ئاسانە، چکە وانە گوتنەوە هەرگیز ئاسان نییە، بەڵام مەبەستمەوەیە ئەو کتێبە ڕێگەت پیشان دەدات چۆن بتانی بە خێرایی ئەو کارە ئەنجام بدەیت و ئەو چاڵ و کەلێن و ئالنگاریانەش کە ڕەنگە بێنە سەر ڕێگەت بە ئاسانی تێپەڕێنی و بەسەریاندا زاڵبی. ئایا بەرەواژکردنەوەی پۆل و وانەکەت باشترین بژاردەیە بۆ قوتابیەکانت؟ تەنها تۆ دەتوانی وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە و ئەو بڕیارە بدەیت، بەڵام ئەم کتێبە یارمەتی دەرێکی باش دەبێت ئەگەر بڕیارت داوانەکەت بەرەواژ بکەیتەوە. کتێبەکە بخوێنەوە، ڕخنەی لێ بگرە، بە شێوازی تایبەتی خۆت هەوڵێک بدە باشتری بکەیت، دوای ئەوەی فێری بوویت بە کەسانی تریشی بگەێنە. جۆن و ئارۆنیش لەم کتێبەدا ئەو کارەیان ئەنجام داوە. کارل فیچ، ئەیلیلی 2011، کۆلۆرادۆ، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەشی یەکەم، بەسەرهاتی ئێمە، پەرەپێدانی پۆلێکی بەرەواژ. بۆ وشەی بەرەواژ بەرامبەر زاراوەی فلیپت بەکارهێنراوە لە زمانی ئینگلیزی. ئەندرێکی لە قوتابخانە کێشەی هەبوو، بە تایبەتی لە بابەتی بیرکاری. هەموو ڕۆژێک کە مامۆستاکەی لە بەردەم پۆلەکە دەوەستا و بە پێی ستاندەرەکانی ئەو وڵاتەوانەکەی دەگوتەوە. هەروها ئەو مامۆستایان وێترین و پێشکەوتوترین تەکنەلۆژیاشی بەکاردێنا، تەنانەت لە چۆنیتی بەکارهێنانی تەختەڕەش بە شێوەیەکی کاریگەر، بە شێوەیەک کە هەموو قوتابیان تێیدا بەشدار بن، سەرنجیان بخاتە سەر فێربوون، خەڵاتیشی وەرگرت بوو. بەڵام کێشەی ئەندرێکی ئەوە بوو کە مامۆستاکەی سەبارەت بە ئەو زۆر بەپەلە قسەی دەکرد، هەروها نەیدەتوانی بە پێی پێویست سەرنج و تێبینەکانی خۆی تۆمار بکات. تەنانەت کاتێک سەرکەوتوش دەبوو لە چۆنیەتی نووسینی تێبینی و سەرنجەکان لەسەر کاغەزەکانی بەردەمی، ئەو بەوە ڕانە دەگەیشت کە تێی بگات مامۆستا مەبەستی چییە. بۆیە کاتێک دەچووە ماڵەوە بۆ تەواوکردنی ئەرکەکانی ماڵ هێشتا گرفتی هەبوو. ئەوەی لە ناو پۆلدا نووسی بووی لە کاتی وانەکاندا هیچ هاوتەری بوو وەک پێویست نەبوو لەگەڵ ئەوەی کە پێویست بوو لەو ئەرکەی ماڵەوەیدا جێبەجێ بکات. بەم شێوەیە ئەندرێکی هەرچەندە قوتابیەکی جددی بوو دەیخوێند و هەوڵی دەدا، بەڵام چەند بژاردەیەکی کەمی لە بەردەمدا بوو. یان دەبوو ڕۆژی پێشتر زووتر بچێتە قوتابخانەوە، بچێتە ناو پۆل بۆ ئەوەی داوای ڕوونکردنەوە هاوکاری لە مامۆستاکەی بکە، یان پەیوەندی بە هاوڕێیەکیەوە بکات بەو هیوایە کە ئەو تێگەیشت بێ و ئامادە بێت هاوکاری بکات، یانیش ئەرکەکەی ماڵەوەی لەسەر برادەرێکی بگوازێتەوە یان لە کۆتاییدا تەسلیم بێ و واز بێنێ. جانێس قوتابیەکی زۆر چاڵاکە لە تۆپی بالە و تۆپی سەبەتە و یاریەکانی گۆڕەپان و مەیدان. لە قوتابخانەی ئامادەیی ئیست ساید بوو. ئەو زۆر هەوڵی دەدا و هەموو تواناکانی خۆی دەخاتە گەڕ لەوانەکانیدا، بەڵام لەوانەی زانست کێشە و گرفتی هەیە، چونکە بەپێی خشتەکانی ئەو وانەیە دەکەوێتە دوایین وانە لە ڕۆژەکاندا. ئەویش زۆر جار وا پێویست دەکات کە لە قوتابخانە زووتر دەربچێت بۆ ئەوەی بە یاریەکانی ڕابگات، لەبەر ئەوەیە زۆربەی ئەوانانەی کۆتایی ڕۆژی لەدەست دەچێت. هەرچەند هەوڵ دەدات بۆ ئەوەی بەوانەکانی زانست ڕابگات وەکو گوتمان، بەڵام ناتوانێت چونکە زۆری لەدەست داوە. هەندێک جاریش
زووتر دەگاتە قوتابخانە بۆ ئەوی چاوی بە مامۆستاکەی بکەوێ پێش دەستپێکردنی وانەکانی و پێش دەستپێکردنی قوتابخانەش. بەڵام ئەو مامۆستایەش هێندە سەرقاڵە ڕەنگە نەتوانێت بە تەنها هەموو ئەو وانانەی پێ بڵێت کە لە دەستی چووە. ئاشلی بەشێکی زۆری ژیانی خۆی تەرخان کردووە بۆ چۆنیەتی فێربوون لە یاری قوتابخانە. مەبەست لەم دەستەواژەیەش بریتیە لە تەکنیکەکانی نمرەهێنان کە بزانیت بەبێ ئەوەی تێگەیشتن و فێربوونی لەگەڵ دابێت. دە ساڵێکە کار لەسەر هونەری چۆنیەتی جێبەجێکردنی ئەو ئەرکانەی دەکات کە مامۆستا پێی ڕادەسپێرێت بۆ ئەوەی دڵنیابێت هەموو وردەکاریەکانی ئەو پێوەرانەی کە نمرەی لەسەدا دەندرێ جێبەجێکراون. ئەو تەنانەت نەیتوانیوە چەمکە سەرچیەکانیش تێبگا، بەڵام هەموو کات نمرەی بەرزی لەوانەکاندا دەهێنا، نەک لەبەرەوەی تێگەیشت بوو بەڵکو لەبەرەوەی دەیزانی چۆن ئەو پێداویستیانەی پێوەرەکان دابین بکات کە بۆ نمرەدانان دانراون. ئەو نمرانەی بەدەستی دەهێنان هەرگیز بە شێوەی ڕاستەقینە ڕنگدانەوەی فێربوونی ئاشلی نەبوون. دەتوانین بڵین ئاشلی کەمترین سوودی لە قوتابخانە وەردەگرت، بەڵام هونەرەکانی چۆنیەتی نمرەهێنانی دەزانی. ئەم کێشەیە لە نێو قوتابخانە و تەنانەت کۆلیژەکانیش لە کوردستان زۆر باوە و زۆربەی جاران ئەوانەی بە زیرەک ناسراون تەنها لەبەرەوەی کە نمرەی بەرز دەهێنن و ئەم نمرە بەرزەش هەرگیز ڕنگدانەوەی فێربوونیان نییە. بەداخەوە ئەم دیاردەیە لە ساڵانی دوای ساڵی 1990 زۆر تەشەنەی کردووە، بە تایبەت لە قۆناغەکانی ئامادەیی، چونکە سیستەمی وەرگرتن لە کوردستان تا ڕادەیەکی زۆر ناوەندیە و پشت تەنها بە نمرە دەبەستێت. بە تایبەتی زیاتر لە 80 لەسەر نمرەی پۆلی 12 ئامادەییە و ئەویش تەنها لەسەر تاقیکردنەوەی کۆتایی ساڵ. بۆی ئاراستەیەک دروست بۆ لە نێو قوتابیان و خوێندکاران کە زیاتر گرنگی بدەن بە تەکنیکەکانی نمرەهێنان و لەلایەکی تریش هەندێک ژمارەیەکی زۆر نییە مامۆستا ئەو خاڵیان خۆستۆتەوە تا ڕادەیەک بازرگانی پێوە دەکەن و لەوانە تایبەتەکانیشدا زیاتر جەخت لەسەر ئەو لایەنانە دەکەنەوە. ئەمە پەراوێزی وەرگێڕی کتێبەکە بوو. جێگەی داخە کە ئەم جۆرە سیناریۆیانە سەرەوە لەسەر تاسەری وڵات زۆر باون و لە زۆر وڵاتانیش زۆر قوتابیمان هەیە تێدەکۆشێ و هەوڵ دەدا بە شێوەیەکی ڕاستەقینە بۆ ئەوی فێر بێ، بەڵام دوا دەکەوێ و سەرکەوتو نابێ. هەندێکشمان هەیە زۆر سەرقاڵن، زۆری جوانە لەدەست دەدەن، بەڵام ناتوانن چەمکە سەرچیەکان تێبگەن، بۆیە فێربوونیان تەنها ئەوەیە کە یاریەکە دەزانن و هەرگیز نابێتە هۆی فێربوون لە ئامانجە گرنگەکانی ئەو کۆرسانەی کە وەری دەگرن. وانەی بەرەواژ دەتوانێت هەموو ئەو پێداویستیانەی ئەو قوتابیانەی سەرەوە وەکو ئێنرێکی و جانێس و ئاشلی کە کێشیان تێدا هەبوو چارەسەر بکات بۆەوەی کە مامۆستاکانیان فێربوونی قوتابیان و پەروەردەکردنیان بە کەسی بکەن. هەروە تۆش دەتوانی هەمان شت بکەیت. جا تۆ چ مامۆستای بیرکاری، زانست، زانستە کۆمەڵایەتیەکان، هونەر، زمانەکانی بێگانە یان زانستە مرۆڤایەتیەکان بیت. ئەو کتێبەش ڕێبەرێکە تاکو نیشانت بدا چۆن دەتوانیت ئەو کارە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدەیت. پاشخان لە ساڵی 2006 ئێمە هەردووکمان دەستمان بەوانە گوتنەوە کرد لە قوتابخانەی ئامادەیی وودلەند پارک لە کۆلۆرادۆ. جۆنەتەن لە دەنڤەرەوە هاتبوو، ئارۆنێش لە باشووری کالیفۆرنیا. ئێمە هەردووکمان بووین بە دامەزرێنەرانی بەشی کیمیا لە قوتابخانەکە کە 950 قوتابی تێدا بوو. لەگەڵ پەرەسەندنی پەیوەندیەکەمان و پەیوەندی هاوڕێیەتیمان لەوە تێگەیشتین کە فەلسفەی پەروەردەمان زۆر لەیەکەوە نزیکە. بۆ ئەوی کارەکانی خۆمان ئاسانتر بکەین پێکەوە دەستمان کرد بە داڕشتنی پلانی وانەکانی کیمیا. هەروەها بۆ ئەوەی سوود لە کات وەربگرین زۆری ئەرکەکانیش لە نێوان خۆماندا دابەش کرد. بۆ نمونە ئارۆن هەڵدەستا بە ئامادەکردنی تاقیگەیەک و جۆنەتانیش دانەیەکی تری ئامادە دەکرد. واتە ئەگەر ئارۆن تاقیکردنەوەی یەکەمی ئامادە کرد بە جۆنەتان تاقیکردنەوەی دووەمی ئامادە دەکرد. یەکێک لەو کێشە و گرفتانەی کە هەرزوو سەرنجماندا ئەوە بوو لە کاتی وانەگوتنەوەکاندا لەو قوتابخانەی کە زیاتر لە دەرەوەی شارن زۆر لە قوتابیان وانەکانیان بەهۆی وەرزش و چاڵەچێت جۆرا و جۆرەکانی ترەوە لەدەست دەچوو. تەنانەت قوتابخانەکانیش لە یەکەوە دوور بوون، بۆیە قوتابی ماوەیەکی زۆری لە نێو پاسەکان بەسەر دەبێت بۆ گواستنەوە لە نێو چاڵەچێ وەرزشیەکان و لە هاتوچۆدا. لە ئەنجامیشدا قوتابی ناچار دەبوو چەندین وانە لەدەست بدات و دوای ئەوەش کێشەی هەبوو لەوەی پێڕابگات وانەکانی هەمووی قەرەبوو بکاتەوە. ڕۆژێکیان لەگەڵ ڕووداوێکدا دنیای ئێمە تەواو گۆڕا.
کاتێک کە ئارۆن خەریکی خوێندنەوەی گۆڤارێکی تەکنەلۆژی بوو، یەکێک لە وتارانەی پێشانی جۆنەساندا کە باسی لە نەرمە ئامێرێک یان لە سۆفتوێرێک دەکرد کە دەیتوانی پیشاندانی سلایدەکانی پاوەرپۆینت تۆمار بکەیت و هەروەها دەنجی بۆ زیاد بکەیت یان هەر تێبینیەکی تری بخەیتە سەر. پاشان دەتوانی ئەو فایلە بگۆڕیت بۆ فایلێکی ڤیددیۆیی کە زۆر بە ئاسانی دەتوانی لەسەر ئۆنلاین دایبنێت و هاوبەشی پێ بکەیت. یوتیوب تازە دەستی بە کارەکانی کردبوو، هەروەها جیهانی ڤیددیۆی ئۆنلاین تازە لە قۆناغی سەرەتادا بوو، بەڵام لەو کاتێک کە ئێمە خەریکی گفتوگۆکردن بوون لەسەر چۆنێتی بەکارهێنانی سۆفتوێرێکی لەم شێوەیە، لەوە تێگەیشتین کە ڕەنگە ئەمە ببێتە ڕێگەیەک بۆی بتوانین قوتابیان لەو گرفتە ڕزگار بکەین کە پێشتر باسمان کرد، بە تایبەتی ئەوانەی کەوانەیەکی زۆریان لەدەست چووە تاکو بگەڕێنەوە سەر ڕێچکەی فێربوون. بۆیە لە بەهاری ساڵی 2007 ئێمە دەستمان کرد بە تۆمارکردنی وانەکان بە شێوەیەکی زیندوو کە سۆفتوێری سکرین کاپچەرمان بەکاردەهێنا و پاشان ئەو وانانەمان بە ئۆنلاین هاوبەشی پێدەکرد تاکو قوتابیەکانمان بتوانن بە ئاسانی دەستیان پێ بگات. ئەگەر ڕاشکاوانەترش قسە بکەین، ئێمە تۆمارکردنی ئەو وانانە بۆ بەرژەوەندی خۆمان ئەنجامماندا، چونکە بەڕاستی کاتێکی زۆرمان دەڕۆیشت بەوەی کە دەبوو دووبارە و چەندبارە وانەکان بڵێنەوە بۆ قوتابیانەی کە لە دەستیان داوە. هەروەهاوامان کرد کە ئەو وانە تۆمارکراوانە ببنە یەکەم هێڵی بەرگری ئێمە. زۆر جار گفتوگۆکانی ڕۆژانەمان بەو شێوەیە بوو، قوتابی دەیپرسی بەڕێز مامۆستا من وانەی ڕابردوو لێرە نەبووم، چیم لە دەست چووە؟ ئەو بەڕێزەش دەیگوت دەزانی چ باشتر وایە بچیتە سەر وێبسایتەکەی من لەوێ ڤیددیۆیەکە هەیە و ئێمە بۆمان داناویت، سەیری ڤیددیۆیەکە بکە و ئەگەر هەر پرسیارێکت هەبوو ئێمە ئامادەین وەڵامت بدەینەوە. ئەوە بوو قوتابیەکەش دەیگوت باشە مامۆستا. ئەو قوتابیانەی کە ئامادەن نەبوون لەوانەکاندا ئەو وانە تۆمارکراوانیان زۆر بەدڵ بوو. ئەو قوتابیانەی کە لەبەر هەر هۆیەک وانەکانیان لەدەست چوو بوو دەیانتوانی کە دووبارە فێر بن لەوەی لە دەستیان چووە. هەروەها هەندێک قوتابی کە تەنانەت لە ناو پۆلەکانیشدا بوون کاتێک کە جێبیستی ئەو وانە تۆمارکراوانە بوون دووبارە سەیری ڤیددیۆیەکان دەکردەوە. هەندێکیش لە کاتی پێداچوونەوە بۆ تاقیکردنەوەکان و خۆ ئامادەکردن دەچوون، دووبارە سەیری ڤیددیۆیەکانیان دەکرد. ئێمەش حەزمان بەو شتە دەکرد، چونکە بەڕاستی کاتی ئەوەمان نەبوو کە چەندین کاتژمێر لە دوای کاتی قوتابخانە، لە دوای نانخواردنەکان و لە کاتی پلاندانان بۆ ئەرکەکانمان بین خەریکی ئەو قوتابیانە بین تاکو پێڕا بگەن ئەو وانانەی لە دەستیان چوە قەرەبوویان بکەنەوە. ئێمە ڕەنگە هەرگیز بیرمان لە کاریگەری لاوەچەکانی دانان و پۆستکردن و بڵاوکردنەوەی ئەو وانانە نەکرد بێتەوە، چونکە بەڕاستی دوای ئەوە ئیدی شەپۆڵی هاتنی ئیمێلەکان ڕووی تێکردین. هەروەها چونکە ڤیددیۆوانەکانی ئێمە بە شێوەی ئۆنلاین بڵاو بیەوە، بۆیە قوتابیان و مامۆستایانی هەموو وڵات و تەنانەت سەرتاسەری جیهان دەستیان کرد بە ناردنی سوپاسگوزاری و پێزانین بۆ ئێمە. ئەو قوتابیانەی کە هاوشێوەی قوتابیانی ئێمە بوون و کێشیان هەبوو لەوانەی کیمیا، سوودیان زۆر لە ڤیددیۆیەکانی ئێمە وەرگرت و دەستیان کرد بە بەکارهێنانیان بۆ فێربوونی زیاتر. تاوای لێهات ئێمە بەشداریمان لە چەندین کۆڕ و کۆبنەوەی مامۆستایانی زانست بە شێوەیەکی گشتی و بە شێوەی ئۆنلاین کرد. هەروەها داوایان لێکردن ئەو لینک و وانە تۆمارکراوانە لەگەڵیاندا هاوبەشی پێ بکەین. مامۆستایانی سەرتاسەری وڵات سەرنجی کارەکەیانی ئێمەیاندا و سوودیان لێوەرگرت. هەروەها مامۆستایانی وانەی کیمیا دەستیان کرد بە بەکارهێنانی ئەو وانە ڤیددیۆیانە وەکو پلانێک بۆ مامۆستای جێگرەوە لە کاتی نەبوونی مامۆستادا. پەراوێزی وەرجێر سیستەمی مامۆستای جێگرەوە لە زۆر وڵاتدا هەیە. کاتێک مامۆستایەک بەهۆی هەر هۆکارێک، مۆڵەت، نەخۆشی، خانەنشین بوون، تاوابوونی گرێبەست، نەبوونی مامۆستای پێویست لە قوتابخانە و هەتا دوایی ناتوانێت بەردەوام بێ لەوانە وتنەوە، ئەوە مامۆستایەک وەک جێگرەوە دەستنیشان دەکرێت بۆ گوتنەوەی وانە و بابەتەکان تاکو مامۆستای هەمیشەیەکە دەگەڕێتەوە سەر کارکردنی خۆی. لە کوردستان ئێستا لە دوو حاڵەتدا سیستەمێکی هاوشێوەی مامۆستای جێگرەوە بەرچاو دەکەون، ئەوانش مامۆستای وانەبێژ یان خۆبەخش، هەروەها مامۆستای ڕاهێنان، ئەو قوتابیانەی کە لە دوا قۆناغی خوێندنی زانکۆین کۆلیژەکانی پەروەردە و پەروەردەی بنەڕەتی دەچن بۆ ماوەی 45 ڕۆژ وەکو مەشقی وانەوتنەوە دەست بەکار دەبن. هەندێک مامۆستای نوێ و تازە پێگەیشتوش دەستیان کرد بە بەکارهێنانی ئەو وانە ڤیددیۆیانە تاکو زیاتر بە ناوەڕۆکی وانەی کیمیا ئاشنا بن و بە قوتابیەکانی خۆیانی بڵێن. بە شێوەیەکی گشتی کارێکی سەرسوڕهێنەر بوو بۆ ئێمە کە ببینین
ئەوەی ئێمە لە شارۆچکە بچووکەکەمان دەیکەین لە سەرانسەری وڵات سوودی لێ دەبیندرێ. چۆن پۆلی بەرەواژ لەدایک بوو؟ کاتێک ئێمە هەردووکمان 37 ساڵ وانەوتنەوەمان تەواو کرد، زۆر جار بێئومێد دەبووین کە دەمانبینی قوتابیەکان نیان دەتوانی ئەو ناوەڕۆکەی ئێمە پێمان گوتبوون لەوانەکاندا سوودی لێوەربگرن وەکو زانیاری بۆی بتوانین ئەرکەکانی ماڵەوەیان پێجێبەجێ بکەن. پاشان ڕۆژێکیان ئارۆن بیرۆکەیەکی بۆ هات کە ڕەنگە ببێتە هۆی گۆڕانی دنیای ئێمە. سەرنجێکی زۆر سادە و ساکار بوو. لە ڕاستیدا ئەو کاتەی قوتابیان پێویستیان بە ئێمە کە بەجەستە لەگەڵیان بین، ئەمە ڕێک ئەو کاتەیە کە ئەوان ناتوانن ئەرکەکانی ماڵەوەیان بەبێ یارمەتی ئێمە جێبەجێ بکەن. یانیش ئەوان پێویستیان بە ئێمە نییە کاتێک کە دەمانەوێت وانەکەیان پێ بڵێن یان ناوەڕۆکەکەیان دەخەینە بەردەست. ئەو کاتە دەتوانن خۆیان ناوەڕۆکەکە وەربگرن. دوای ئەوە ئەو پرسیارەی کرد چی دەبێت ئەگەر ئێمە پێشوەختە هەموو بابەتەکانی خۆمان تۆمار بکەین و قوتابیان وەک ئەرچی ماڵەوە ئەو بابەتانە سیر بکەن، پاشان دەکرێت هەموو کاتیوانەکە بەسەر ببین بە یارمەتیدانی قوتابیان لە تێگەیشتن لە چەمکەکان و یارمەتیدانیان بۆ ئەوی باشتر تێبگەن. بەم شێوەیە وانەی بەرەواژ لەدایک بوو. ئێمە ساڵی خوێندنی 2007-2008 بڕیار و بەڵێنماندا کە هەموو وانەکانی کیمیا و پشتوانەکانی دەستنیشانکردنی ئاستی پێشکەوتوو لە کیمیا پێشوەختە تۆمار بکەین. بۆی کارەکانیشمان ئاسان بێت، یەکێکمان بۆ نمونە بەشی یەکەمی کیمیامان ئەنجام دەدا، ئەوی ترمان کار لەسەر وانەی چۆنێتی دەستنیشانکردنی ئاست لە کیمیادا بکەین. هەروە بەم شێوەیە ڕۆڵ و ئەرچی خۆمان دەگۆڕیەوە. واتە بەیانیان زوو ئەو کاتەی کە جۆنەسان زۆر حەزی پێدەکرد بۆ جۆنەسان دانرابوو، شەوانیش کارەکان بۆ ئارۆن دانرابوو، چکە ئەو حەزی بەکارکردن دەکرد لەو کاتانەدا. قوتابیەکانی ئێمە ئەو خشتەی هەفتانەی کە بۆیان دانرابوو لەسەر بنەمای بلۆک بوو. پەراوێزی وەرجەر سیستەمی بلۆک سیستەمێکە تێیدا بابەتەکانی خوێندن دابەش کراون بەسەر چەند کۆمەڵە بابەتێکی پێکبەستراو کە زۆر جار لەسەر یەک مامۆستای دیاریکراو دەڵێتەوە، دواتر بلۆکەکانی تری هەمان وانە ڕەنگە لەلایەن مامۆستایەکی ترەوە بگوترێتەوە، هەر بلۆکێک تاقیکردنەوەی خۆی تێدا ئەنجام دەدرێت. ئێستا لە هەرێمی کوردستان لە هەندێک زانکۆی حکومی و تایبەت ئەو سیستەمە پەیڕەو دەکرێت. بۆ نمونە لە زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی کە هەر مامۆستایەکی پسپۆڕێک بلۆکێکی تایبەت دەڵێتەوە، بەڵام شێوەکە لە کۆتاییدا هەمویان یەکتر تەواو دەکەن. واتە بلۆکێکی یەکگرتوو کە ئێمە هەر جارە قوتابیەکان دەبینن، هەروانەیەکی ئێمە 95 خولەک بوو، ڕۆژێک ناڕۆژێک بوو، هەموو شەوێک ناشەوێک قوتابیەکانی ئێمە دەبوو ئەو ڤیددیۆیە وەکو ئەرچی ماڵەوە ببینن. دوای ئەوە سەرنج و تێبینەکانیان تۆمار دەکرد و کە لێوەی فێربوون. کۆرسەکانی بابەتی گوتنەوەی زانست بەم شێوەیە بەردەوام بوون. تەنانەت ئێمە هەندێک جار تاقیکردنەوەی ناو تاقیگەی کرداریشمان هەبوو کە زۆر جار ئەنجاممان دەدا. بینیمان کە زیاتر کاتمان لەبەردەستە، هەم بۆ تاقیگەکان و هەمیش بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕەنگە لە کاتی کارکردندا بێنە پێشمان. لە ڕاستیدا بۆ یەکەم جار لەوەتەی کارکردنی ئێمە وەکو مامۆستا کاتمان هەبوو، کارمان نەبوو ئەنجامی بدەین، چونکە زۆربەی کات هەموو ئەرکەکانیان لە ماوەی 20 خولەکدا لە ناو پۆل جێبەجێ دەکرد و چارەسەریان دەکردن. کەواتە ئاشکرایە ئەو مۆدڵ و شێوازە زۆر کاریگەرتر بوو بە بەراورد بە شێوازی وانە گوتنەوەی باو پاشان دەستنیشانکردنی ئەرچی ماڵەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە هەر بڕیارماندا بوو کە بە هەمان شێوەی ساڵانی پێشوو لە کۆتایی هەر بەشێکی بابەتە کەشماندا تاقیکردنەوەیەک ئەنجام بدەین. هەروەها گفتوگۆشمان کرد لەسەر وردەکاریەکانی ئەو بەشەی کە لە دوای ئەمەوە دێت، بەڵام بە شێوەیەکی کورتتر. ئێمە تێبینیمان کرد قوتابیەکانمان زیاتر فێر دەبوون و داتا و زانیاری زیاتریان بەدەست دەکەوت، وەک ئەوەی کە پیشانی بدات پۆل یانوانەی بەرەواژ و مۆدڵ و شێوازێکی زۆر باشتر بوو بە بەراورد بە شێوازە تەقلیدیە باوەکە. ئێمە بۆ ماوەی ساڵێک شێوازی بەرەواژمان بەکارهێنا و بینیمان ئەنجامەکانی فێربوونی قوتابیان زۆر جێی دڵخۆشی بوون. هەروەها بەڵگەی ئەوەشمان هەبوو کە ئەم شێوازەی ئێمە زۆر کاریگەرترە لەگەڵ ئاستی منداڵ و بۆ منداڵەکانی قوتابخانە، بۆیە بیرمان لەوە کردەوە کە شێوازێکی تەواوە. هەروەها بەم شێوەیە بەردەوام بین لەوانە وتنەوە، بەڵام ڕەنگە ئەوە بە تەنیا یان بە شێوەیەکی نیمچەیی هەڵە بێت. ئێستاش زیاتر باسی ئەم خاڵە دەکەم. پێشەوەی بەردەوام بین لەسەر چیرۆکی جێرانەوەی ئەو چیرۆکە دەمەوێت چەند خاڵێک ڕوون بکەمەوە.
ئەگەر پێشتر باسمان نەکرد بێ خاڵەکانیش زۆر گرنگن. سەرەتا تەنها بە شێوەی بەرەواژ وانەکانمان نەدەگوتەوە، بەڵکو زۆر جار پرۆژەمان دەدا قوتابیان و زۆر جارانیش فێربوونەکە لە ڕێگەی گەڕان و پشکنین ئەنجام دەدرا. خاڵی دووەم، ئێمە تەنها کەس و پەروەردەکار نەبووین کە ئەو ڤیدیۆ سکرینانە لە پۆلەکاندا وەکو ئامێر و کەرەسەی وانەوتنەوە بەکاربێنین، بەڵکو زۆر خەڵکی تری بەناوبانگ هەبوون ئەو ئامێرانەیان بەکاردەهێنا و دەتوانن دڵنیا ببنەوە لەو ڕاستیە کە بەبێ ئەو خەڵکانەی بەر لە ئێمە ئەوە هەرگیز پۆل و وانەی بەرەواژ نەدەهاتە دی. بەڵام زۆر مامۆستاش هەبوون کە چەندین چەمچی وەکو ئێمەیان بەکاردەهێنا کە لەم کتێبەدا باسییان دەکەین، ڕەنگە ناوی پۆلەکانیان بنێن پۆلی بەرەواژ، بەڵام دڵنیاتان دەکەینەوە کە ئەوان ڤیدیۆیەکانیان وەکو کەرەسەیەکی فێرکردن بەکار نەدەهێنا. خاڵی سێم، ئێمە دەستەواژەی پۆلی بەرەواژمان دانەهێناوە. لە ڕاستیدا کەس خاوەنی ئەو دەستەواژەیە نییە، هەرچەندە کە زۆر باوە لەناو خەڵکیشدا بڵاو بۆتەوە یان لە دەستگا میدیایەکاندا کەەوە ڕەنگە شتێکی وا هەبێت، بەڵام لە ڕاستیدا پۆلی بەرەواژ وەکو دەستەواژە هەربوونیشی نییە.